لە عێراقی دوای 2003دا هەمیشە لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندیدا گرفت و هەوراز و نشێوی سیاسی و ئابووری و ئەمنی هەبووە. بەڵام دوجار لە هەر قۆناغێکدا لە ڕێگەی دیالۆگەوە ئەو دۆسیە ئاڵۆزانە چارەسەر کراون یان بە کاتی سپێردراون بە قۆناغێکی تر. لەم دۆخە هەستیارەی کە وڵاتەکەی پێدا تێدەپەڕێت، سەردانی عادل عەبدولمەهدی سەرۆکی حکومەتی کاربەڕەکەری عێراق بۆ هەولێر گرنگی تایبەتی خۆی هەیە، بە تایبەتی لە دوای ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران و کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەران کە داوای لە حکومەتی ناوەندی کرد لەگەڵ هێزەکانی بێگانەدا بکەوێتە گفتوگۆ بۆ دەرکردنیان لە عێراق. هەرچەندە حکومەت پابەند نەکراوە بە جێبەجێکردنی بڕیارەکەوە، بەڵام بڕیاردان بە زۆرینەی پەرلەمانی و نەگەڕانەوە بۆ بنەمای سازانی نیشتیمانی زەنگێکی مەترسیدارە بۆ داهاتووی عێراق کە ئەو بنەمایە بکرێتە ڕەفتارێکی جێگیر بەو شێوەیەش دیکتاتۆریەتی زۆرینە پێکاتەکانی تر پەراوێز بخات. بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان جێبەجێکردنی مادەی 140 دەستور و یەکلاییکردنەوەی ناوچە جێناکۆکەکان و بابەتی بودجە و ئابووری دۆسیەی هەستیارن و بەبێ سازان هەرێم ناتوانێت زۆرینەی پەرلەمانی پێک بێنێت و خواستەکانی تێپەڕێنێت، کە لەوانەیە هەر بە هەمان زۆرینەی پەرلەمانیش ڕیفراندۆم بۆ گۆڕینی دەستوری عێراقیش ئەنجام بدرێت کە گەورەترین هەڕەشە دەبێت لەسەر هەرێم. لە هەندێک وڵاتی جیهاندا بەشداری پێکاتەکان و پشکەکانیان بە دەستور و یاسا ڕێکخراوە، بەڵام لە عێراقدا ئەو بابەتە لە دەستوردا ئاماژەی پێنەکراوە. بۆیە هەر ئەم شێوازە لە تێپەڕاندنی بڕیار هەڕەشەیە لەوەی سەرۆکایەتی حکومەت و پەرلەمان و سەرۆکۆماریش بۆ پێکاتێکی زۆرینە یەکلایی بکاتەوە، با تایبەتی لە کاتی ناکۆکی پێکاتەکان و نەمانی سازانی نیشتیمانی و بەهەبوونی پێشینەی دیکتاتۆریەت لا وڵاتدا دووبارە بوونەوەی سەخت نییە. مادەم ململانێ ناوچەی و جیهانیەکانیش زۆر بە تەنگ دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤەوە نین و ڕووداوە هاوچەرخەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست ڕوونترین نمونەن کە ئەو مەترسیەمان نیشان دەدەن. لەم بارەوە فازل فەتلاوی ئەندامی پەرلەمانی عێراق لە کوتلەی سادقون با ڕۆژنامەی ئاژانسی ژمارە 167 وتووە ڕێوشوێنی توند و قورس بەرامبەر هەرێمی کوردستان دەگرینە بەر ئەگەر ڕێگری بکات لە جێبەجێکردنی بڕیاری دەرکردنی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق. تەنانەت هەڕەشەی ئەوەشی کردووە کە کار لەسەر ڕاگرتنی ناردنی بودجە بکەن ئەگەر هەرێم بڕیارەکە جێبەجێ نەکات. ئەوە جگە لە گرتنەبەری ڕێوشوێنی دیکە لە دژی بەشێک لە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان. چەند سەرچاوەیەکی میدیایی دەڵێن خواستی عەبدولمەهدی لەم سەردانەیدا 3 خاڵ بووە: پشتیوانی بکرێت بۆ دانانەوەی لە پۆستی سەرۆکایەتی حکومەتدا و ڕادەستکردنی نەوتی هەرێم و پشتیوانی بۆ دەرکردنی هێزی بیانی لە عێراقدا، کە خاڵی یەکەم و دووەم لەلایەن بەرپرسانی هەرێمەوە قبوڵ کراوە و خاڵی سێم ڕەت کراوەتەوە. بەڵام ئەنجامی گفتوگۆکان هەرچۆن و هەرچیەک بن بەبێ ئارامی و سەقامگیری ناوخۆی کە ڕاستەوخۆ بەستراوە بە سەقامگیری ناوچەییەوە، دیموکراسی و سازانی نیشتیمانی لە عێراقدا لە مەترسی جددیدایە.